لە بەردەم دادگای دەربەندیخان ڕێکخراوی سروشتی کوردستان و ڕێکخراوە ناحوکمیەکان و ژمارەیەک لە چالاکانی کۆمەڵی مەدەنی کردبوونەوەیەکیان ڕێخست و داوای ئازادکردنی سەروەر قەرەداغیان کرد. سەروەر قەرەداغی هاوسەرۆکی ڕێکخراوی سروشتی کوردستان ماوەی هەفتەیەکە لەسەر سکاڵایەکی داواکاری گشتی دەستگیر کراوە. سکاڵاکەی داواکاری گشتی بەهۆی ئەوە بووە ڕۆژی 23 نیسانی ئەم ساڵ لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک پۆستێکی بڵاو کردوێتەوە کە ڕخنەی لە دەسەڵاتی دادوەری گرتووە کە کەمتەرخەمن و ناتوانن دادپەروەری بۆ سروش بەدیبێنن. ئەم کوڕە بە دڵسۆزیوە لە چوارچێوەی ئەرکەکەی خۆیان جوڵاوەتەوە. ئێمە هاتوین لێرە داواکەن کە یاسا سەروەر بێ لە هەمبەر ئەو کەسانێک کە دەدرێژیەکەنە سەر ژینگە و دەدرێژیەکەنە سەر مافی گشتیوە. قسەمان لەسەرەوەیە کە ئەوە چیەوە سەروەری گەیاندۆتە ئەو شێوە لە تووڕەیە کە بێوێ ناخی خۆی لە تۆڕێک لە پۆستێک لە تۆڕەکانی کۆمەڵاتی فەیسبوک خاڵی بکاتەوە. بۆیە داوامان وایە دادوەر داواکاری گشتی خوێندنەوەی هەبێ بۆ ماندووبوونی سەروەر لە بوارەکەی خۆیان. لەلایەکی ترەوە لە بەردەم فەرمانگەی داواکاری گشتی گەرمیان لە کەلار بەشداربوانی گردبوونەوەکە داوایان کرد داواکاری گشتی دۆسیە لەسەر کەیسەکانی گەندەڵی لە هەرێم بجوڵێنێ نەک دۆسیە لەسەر ئەو چالاکە بکاتەوە کە ڕخنەی لە پێناو جوانترکردنی سروشتی کوردستان گرتووە. ئێمە وەکو کۆمەڵی ڕێکخراوەکان کە زیاتر لە چل ڕێکخراوە کۆمەڵێک چالاکوانان و ڕۆژنامەنووسان داوای پیشانەوەی دۆسیەکەی سەروەر قەرەداغی و ئازادکردنی پارێزەری ژینگە سەروەر قەرەداغی دەکەین. لە کاتێکە ئەوانەی کە ژینگەتێکیان لە دەرەوەن و ئەویش کە پارێزەری ژینگە و داکۆکی لە مافەکانی ئاژەڵ و هەروەها پاراستنی سروش دەکات لە زیندانە داوای ئەکەین لە جیاتی ئەوەی کە سەپۆرتی کارەکانی ناکەن ڕێگریش نەکەن لە کارەکانی. دادوەری دۆسیەکە سەروەر قەرەداغی بەپێی یاسای خراپ بەکارهێنانی مۆبایل و ئامێرەکانی پەیوەندیکردن دەستگیر کردووە و پارێزەرەکەی تا ئێستا دوو جار داوای ئازادکردنی کردووە بەڵام داواکەی لەلایەن دادوەرەوە ڕەت کراوەتەوە. ئێستا لە قۆناغی لێکۆڵینەوەی ڕۆژی چوارشەممە تەڵەب بخستۆتە بەردەم بەڕێز دادوەری لێکۆڵینەوەی دادگای دەربەنیخان بەڵام ڕەتی داواکەی منی کردوێتەوە. ئێستا دووبارە ئەمڕۆ تەڵەبم خستۆتە بەردەستی بەڕێز دادوەری دادگای لێکۆڵینەوەی دەربەنیخان بە هیوام وەڵامێکی ئەرێنی وەرگرم و تەڵەبەکەم پەسەند بکە و بریگرتم ئازاد بکرێ بە کەفالەت. ئەو چالاکوانە لەسەر هەمان پۆست لەلایەن ئەفسەرێکی پێشمەرگەوە سکاڵایەکی تری لەسەر تۆمار کراوە و ماوەی چەند ڕۆژێکیش دەستگیر کراوە بەڵام دواتر بە کەفالەت ئازاد کراوە. عومەر فەتاح NRT دەربەندیخان.